ناوەندەکانی خوێندنە شوێنی ئێمە پێگەیاندنی قوتابیانە پێگەیاندنی نەوەی دوا ڕۆژە بۆ ئەوەی مناڵێک بێ دڵسۆز بێ بۆ نیشتیمانەکەی دڵسۆز بێ بۆ کەسوکاری بۆ گەڕەکەکەی بۆ هەموو شوێنێک بەڵام کاتێک کە ئێمە مامۆستا ئەبینێ لە شەقام لەوانەیەک ئەو کەسە ساردبوونەوەیەک ئێستا زۆر مناڵە بینی ئەڵێ دڵم بە بڕوانامە خۆش نییە بۆچی دڵی بە بڕوانامە خۆشن چونکە 30 ڕۆژ جارێک کەسوکارەکەی ئەگەر مامۆستای لە خێزانەکەیان هەبێ ئەگەر فەرمانبەری لە ماڵەکەیانە هەبێ 30 ڕۆژ جارێک حەق و مافی خۆی وەرناگرێت ئەوە منەت نییە حکوومەت لە کاتی خۆیان موچەبا بە ئێمەی هاوڵاتیان فەرزە لەسەر حکوومەت کەواسی ڕۆژجارێ حەق و مافی خۆت پێباوە ئێمەش ناوەندەکانی خوێندن ئاوەدان بکەینەوە وەجارێکی کە ڕوو لە ناوەندەکانی خوێندن بکەینەوە پێویستە کە حکوومەت جونگەکانی خوێندن کۆی جونگەکانی کە حکومڕانیەکەی پێکێناوە ئەگەر شەقامەکانە ئەگەر هەر شوێنەکە هەردام و دەستگایەکە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی تەندروستیە هەموو جونگەکان چاکاتەوە بەڕاستی بەخۆیان بچێتەوە ئەو حکومڕانەی کە کردوێتی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە حکومڕانێکی فاشیل بۆ پێی خۆش بە پێی ناخۆش بێ ئەوە حقیقەتە ئەوە ڕاستیە پێویستە ڕاستیەکان لە شەقامەوە گوێ بگرێ نەک لە جامڕەش و لەو کەسانەوەی کە بەهۆی مادەوە بەسراون بە حکوومەتەکەەوە گویان لێ بگرێ گوێ لە شەقام بگرە ئەبیتە باشترین حکومڕان و حکوومەت بۆیە ئێمە بەڕاستی نیگەرانین لەوەی کە هاتوونێتە ئەم سەر شەقامە و مەرج و داواکاریەکانی ئێمەش بۆ گەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن 30 ڕۆژ جارێ موچە بداتە هەموو فەرمانبەران و هەموو مامۆستایان وە جێگیرکردنی لە بەروارێکە ئیتر بە 19 مانگ ڕازیە خۆی بە 26 ڕازیە بەستیە ئەمە خۆی هەڵی بژێرێت حکوومەت گرنگەوەی 30 ڕۆژ جارێ موچە باتە فەرمانبەران و هەروەها پێویستە پلە بەرزکردنەوە کە یەکێکە لە مافە هەرە ئەساسیەکانی مامۆستایان بەڕاستی مەسە و گرێبەستمان لێ هاتووە کاتێکە پلە بەرزکردنەوە نەماوە پلە بەرزکردنەوە شتێکێکە لە خاڵە هەرە بەهێزەکانی ئەم بایکۆتکردنەمان. مامۆستام لە قوتابخانەی حەمدون با بۆ نزیکەی 34 ساڵە بێ دامەزراوم و خزمەتم هەیە. ئەمڕۆ هاتوینەتە سەر شەقام وەکو مافێکی خۆمان داوای مافەکانی خۆمانەکەین کە حکوومەت وەکو پێویست نەهاتووە بە دەم داواکاریەکانمانەوە یەکێک لەوانە دواکەوتنی موچەیە یەکێک لەوانە پلە بەرزکردنەوەیە یەکێک لەوانە لەم کاتی دانانی دەوام و دەستپێکی سەرەتای خوێندنەیە دەست نابات بۆ موچەکان و زۆر حکومەت خۆی فەرامۆش کردو لە حەستی ئەم داواکاریانەیە بەردەوام مەبینی شەڵا هەتاوەکو موچەکانی مانگی 8 و 9 ئەدرێت و حکومەت بە تەواوەتیەتە سەرخەت و وعدی کاملمان پێەیە ئێمە نەک هەر ئەمەش داواکار بووین کە هەموو دائیرەکان و هەموو فەرمانبەران و هەموو دام و دەستگاکان وەکو ئێمە بەهات نایەتە سەر جادە و داوای مافی خۆیانیان کردایە و خۆپیشاندانیان کردایە. Yeah.